تەوەریەکەمی بەرنامە کەمان ئەمانەیە بزانین تاکەی چامان بە دیار ئاسمانەوە بزانین بەڕاستی ئەم ساڵ بارانەکە لە کێ کرد دەست پێکە و بە شێوە گشتەکەی باران و بەفربارین بە چ شێوەیەکە بێ هەر بۆیە میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر سەلاح الدین عەبدولقادر پسپۆڕی کەش و هەوا لە لامان ئامادە بێ بۆی کە بەڕێزان وەڵامی پرسیارەکانمان لەم بارەیەوە باتەوە بزانین هەواڵی خۆشی پێوێ دکتۆر سەلاح الدین دکتۆر گیان بەیانی باش بانی باش دکتۆر بەخێر خۆشحاڵی بامەدەبوونت جا والله ئەم دوودانە هێنە لەم لاولەلا والله دکتۆر جایەک دانە بکەرە پشتی ئاسوودەی جەنابەت پێشەمەکەوتێ جەنابەت پێشەمەکەوتێ مە خەمی جەنابتمان بوتمان ئاسوودەدام نوشی باش بوو بەخێربەی سەر چا دکتۆرگیان باش زۆر بەخێربەی دکتۆر ئەم هەموو هەواڵە بۆ هیچی ڕاست دەرناچێت خۆ لە ڕووی زانستی و هەمووی بەپێی نەخشە و بەپێی باڵی ئەم بەرنامانەی کەش و هەوایە بۆ بارانەکە تاکۆی سەنەباریوە خۆی موضوعی بارانبارین بەڕاستی یعنی هەر خۆی علمی کەشناسی علمێکی زۆر معقەدە لەبەرەوەی شتێک نییە کەوا تۆ لەبەردەستا بێ و بڵێ دروستیەکەم و دای ئەنێم شتێکە بۆ چوونە مەسەن ئەڵەی ئەو هەورەکۆ بێتەوە بەهۆی گۆڕانی تەقەلوباتی هەواوە یان ڕۆکاتە ئێرە ئەگەر پەستان کەم بێ بۆ ئێرە ئەگەر پەستان زۆر بێ ڕۆکاتە لایشتر لەبەرەوە چەند هۆکارێک هەیەکەوە وای لەکە کە لای خۆمان زروفەکەی جیاواز بێت لەگەڵ چەند وڵاتێکی ترە وەڵەو ئێمە ڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین بەس سێ چوار سەبب هەیە عالەمیە یعنی گڵۆبەڵە مثلا ئەو تێکچوونە بەرزەی پەستانەی کەوا لە جەمسەری باکووری بەستەڵۆکی گۆی زەویەوە دروست بووە ئەوە زۆر دەمێکە لێ شاوێکی تەوژمێکی ستریمێکی زۆر بە قوتی دروست کردووە زیاتر ڕۆ ئەوروپا چووە ئەمە چی دروستی کردو خۆی هەر شوێنێکی ساردا ئەو شوێنە ساردانش لەبەر ئەوی کەەوە هەواقی قورسە پەستانەکەی زۆرە بێت اینجا گەرمبوونی بەشی باکووری ڕۆژئاوای با بڵێن دەریای ئەتڵەسی هێمن پاسفیک ئۆشن ئەمەش وای لێ کردووەش تۆژە شڵقانوێتی ئەو لەوێ ساردی ئەوێ لەوێ گەرمی لەگەڵ گەرمبوونی با بڵێن دەریای هیندی زۆر جا عەرەبیش پێوترێت ئەمانە وای لێ کردووە شڵقانێ یعنی عەدەم ئیستیقرار یعنی چۆن ئەڵێیت ناجێگیربوونێک لە هەوایە بێت ئەوەی کەوا تاچێ ئێمە یعنی خۆی سەبەبەکەشی کە ئێمەی تیاچین سەبەبەکەی چییە؟ عێراق و وڵاتە عەرەبیەکان و با بڵێن شام و ئوردون و فەڵەستین و میسر و لیبیا و مەغریبی شتایە کەوتوینتە نیمچە خولگەی دووەمی گەرمیەوە ئەمە خەیاڵی یەکسانیە گەرمە خولگەی دووەمی دوای گەرمیەکە ئەوە باشە ئەم سبەبانەوەی لێکە جەوەکەی ئێمە دایم و ئەتوانین بڵێن ئیستیقرارێکی تایە بەڵام ئەگەر یعنی جێگیریکتیا ئەگەر ناجێگیریکی تیا بێت ئەوە بارانە بێت ئەبێت بەس ئیشەڵا باران هەرە بارێت باشە دکتۆر ئەبینیت گفتوگۆکردن لەسەر کەش و هەوا و گۆڕانی کەش و هەوا گفتوگۆیەکی گشتگیرە لە هەموو جیانە ساڵانە کۆڕبەندی تایبەتی بووە بەستن هەموو سەرۆکی زۆربەی وڵاتەکان تیا بەشدارە بن ئەو کۆڕبەندی ئاخیر لە وڵاتی دووبەی کە بەسرا تەنانە سەر کۆماری خۆشماتیە بەشدار بوو یعنی کۆمەڵی هۆکاری زۆر نوێ باسەکەن بۆ گۆڕانیم کەش و هەوایە یعنی لەوانەیە لای ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم گۆڕانکاریانە بەردەوام ڕوویا بێت بەهۆی بەپیابوون بوونەوە بەهۆی وشکە ساڵیەوە بەڵام ئێستا ڕوشی کردوتە خۆرئاوا وڵاتە ئەوروپیەکان یعنی بینی ساڵانە ئەوان لە بەرگەرمایەکی زۆر زۆر کە ژیان لە دەستەیان یعنی بە شێوازێش لە شێوازەکان گۆڕانکاریەکە بووە بە گۆڕانکاریەکی گشتگیر لە نەخۆش هەروە ئەمەش بۆ لە ڕووی سروشتیەکەیەوە ئەزانین توانەوەی بەستەڵەکەکان و بورکانەکان ئەمانە کاریگەری زۆر زۆری هەیە لە ڕووی مرۆیەکە شۆزانین ئەوەی کە مرۆڤ چەند دەستی هەیە لەوەی کە ژینگە چەند بەرە و پیسبوون و گۆڕانکاری سوتەمەنی باشدانە بەڵام ئێستا کە ئێمە ئەیبینین ئەبینی وڵاتێکی وەکو سعودیا وڵاتێکی بیابانیە وڵاتێکی گەرمە بەڵام سیرەکەی سعودیا تەڕ بۆتەوە سعودیا ڕێژی ئاوی زیای کردووە باران زیای کردووە ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری سروشتین یاخو زۆر جا گۆڕانکاریەکان دەستکردن جوانە خۆی یعنی ڕسێرچەرەکان باحیسەکان دوو ڕایان هەیە بەڵێ هەنێکیان ئەڵێن ئەمە ئەم گۆڕانکارێ هەموو 10 ساڵ جارێک ڕوو ئەدات لە تەبیعەتی لە سروشتی کەش و هەوای جیهانە هەنێک تریشیان ئەڵێ نا
ئەو گۆڕانکاری کە ئێستا لە مؤتەمەرەتەکانەوە و لە هەموو ئەو کۆنفرانس عالەمیانە ئەکرێت ئەڵێ گۆڕانکاری بەهۆی قەتیزبوونی گەرمی هەموو جیهانەوەیە گلۆبال وۆرمینی هەموو جیهانەوەیە مثلا ئەوەی کە لە سعودیە ڕوئەیە بەنسبەت ئەوان و تقریبا ئەتوانم بڵێم ئەبێت و نابێت ڕووبات چونکە ئەوان دووسێ سەبەب هەیە کە ئەوەی دیارەوە مثلا هەر ئەوێنە یەمەنە سەڵتەنی عومانە جنوبی سوودانە نمونەیەک ئەمانە شوێنەکانیان مووقعەکانیان لە خەتیکی ئیستیوایان اینجا لە بەحرەوە نزیکن خوارەوەی بەحری عەرەبیە ئەمدی بەحری سوورە ڕوتوبەت دروستەکە کۆبوونەوە و گۆڕانکاری هەوا ئەبێتەوەی ئەو بەرامبارێ بەس خۆشی بالفعل زۆر جار يعني لسروشتا شتي ناسروشتي هي او قصي يعني اواشي مثلا وكو او باراني كلا صحراكي مثلا السعوديه اباريات لا يمن ابارة لا اين بارد زور جار امانه يعني براسي بيش وقت اكون كاتي اونيه كاو وقت باران باري او لا فاو بيت لبر او توقعاته هو كي اقرته بو كوا همو قرانكاريك بولا کەشو هەوای هەموو جیهانە زۆر ڕاستە گۆڕانکاری بۆ و ئەشبێت ئەگەر هات و فرای خۆمانەکەی خۆی سەبەبەکانی زۆری مرۆیە و اینجا تەبیعەتیشە دکتۆر هەڕەڵە نەبێ مرۆڤ فریای خۆی کەوێت و هەر هیچی شەتاکو دێ وەزعەکار خراپترە بێ بەداخەوە دکتۆر ئێستا ئێمە لە بواری کەشو هەوایە دوو دانە وشە هەیە زۆر ئەوترێتەوە یەکێکیان ئەم ئێلنینۆیە یەکێکیان لانینە وایە ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە هەر ئەمە نەوامان لێ هاتووە هەر یەکەمان بۆ منە دەوعاکەم بۆ منە ئەم ساڵبا ئەمەیان بێت تۆزێک با بارانەکە زیاتر بێ خۆی ئەزانی چۆنە هەشت ظاهرەیە ئەمە ئێمە زۆر دوانیمان لا شایعە ئەو دوانیان ئەلالینا و ئەلنینۆ ئەمانە زیاتر تەسیرەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و ئەوانە هەیە ئەینا خۆش زۆرە باشە مثلا نورث أطلنطيك أوشينيش هي يعني لدلدي باكوري محيطي أطلسي يشي كتير لدلدي جم سركان يشي كتير لدلدي درياينا وراس انجا النينو أما بريتي لا قرمبوني درياي هي من يعني باسفيك أوشن أم قرمبونا كليرة أم بحر قورية قرمبو تأثير كاتسر أبيت هو قرانكاري للرطوبة يعني للشيع لجوازي بستانا لقواس نوايا لاتجاهي بايا وايليك أم قرانكاري بسر همو جيهانا بيت كاتو صالاني كوشك باران بارينو أوانا كما أم إلنينويا بس أو يتريبوب كم النانينا بعكس ويا بريتي اللي صار بونوي أو دريايا اینجا ئەمە کە سادە بێتەوە عینشت هەمان تەسیرە کاتە سەر بەشەکانی سەر وشکانی نیسبەی ڕوتوبەتە گۆڕێت ئیتیجاهی با بەرزوونزمی ئەگۆڕێت کە ئەمە خۆی زیاتر کە ئەم منطقەی ئێمە وا بەرە وشتی ئەڕوات زۆری کات لە بەرزەپەستانەی کە بەرزەپەستان و هیچ هەوایەکی شێدار هیچ هەوایەکی سارد هیچ هەوایەکی غير مستقر يعني ناجي رومانتيناكا بوتشيم برزا برستانا لا سريع اوه لا 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 هني شي سيتوار سبب ياشيك اتواني بلين عراق كوتوتا منطقي شي نمتخول جاي قرموا باشا كقرمو دوم زوري هنا كمان بوا بالصحراء ببيابان بوا سيم كمباريني صالاني بيشو ترو لويتر وايليكا او كم بيتوا دجلو فرات كم بيتوا كمبونوي او يعني كمبونوي صوصاي يعني وش بونوي خاك كش خاكيش وش بو يكتو ستاوليا قرمه بيت كقرم بو طبقه هواكي سدي ارواتو او بلام اگر هاتو قرانكاري بيت طبعا سببي تري زوره زور سببي تري شيء انت امدو ديار ديا قرانكاري اهنن بسر كشوهاي ايميا بس وكو آخر إحصائي بلين آخر بلين ريسيرش يعني بحث قانون مالتو الله خريكة النانينا أكتيفة بيت شالاك بيت أويك وش كصالي بيابان وش كيك زورك نعم زور كذب عكس صوتي كات أنت أخوي أم كسار جوانا الله هني جار سيدا كين أجل النانينا بهز بيت باران باريني كي زور باشا بيت
و ئەلنانینا بێهێز بێت بارانبارینەکە کەمە بێت ئێستا تقریبا ئێمە لێ بەهێزیین جاری وایڵە ئەلنینۆ بەهێز بێت بارانبارین باشە بێت و هەنێک شەڵە خراپە بێت یعنی ئەسایی زۆرمان لایە ئێستا بە کورتی دکتۆر ئێمە ئەم دوودانەوشەیان ئەوانەی تریان لە کۆتاییە ئەم ساڵ چیمان بەسەر دێت ئەوەیە کە بەرزە پەستانەکە ئەبێت هۆیەوەی کە بۆ نمونە باران زۆر بێت یان کەم بێ ئەگەر ئێمە لە بەرزە پەستانە بین هیچ شتێ ڕوومان تێ ناکات خۆمان بەرزین خۆی چ کاتە بەرزە پەسان یعنی لە پەستانی بەرزەوە هەوا ئەچێ بۆ پەستانی نزم ئێوە دوعا بکەین ئێمە بکەینە ژێر پەستانی نزمەوە کە کەوتی نەژێر پەستانی نزمەوە لە سێ شوێنەوەشتمان بێت لە خولگەی بەسەڵۆکەکانی باشووریان تاوان باکوور زیاترە باشوور بۆمان نایە دوورە هەوای ساردمان بێت لەگەڵ ئەو هەوای ڕەتبە شێدارەی دەریای ناوەڕاست و دەریای سوور تەکاسوف فەکاتەوە لە طبقاتی سەرەوەی ترۆپۆسفیرە ئەبێ بە باران و بارانە بارێت بەڵام ئێمە گەل لە پەستانی بەرزابین هیچمان بۆ نایەت هەوای ئێمە ئەچی بۆ وڵاتانی تر یعنی ئێستا ئەم ساڵ بە کورتی بارانمان کەمە بێ یعنی بابێ مەسەر ئەوەش یعنی بەڕاستی پایزەکەمان دواک تەوقعمانە کرد یعنی لە زۆر بەرنامێکی شەبەزمان لە مانگی نۆدەوە پەڵەبات پەڵەدان یعنی چی یعنی بارانێ ببارێت کە ئەو تۆ و زەرعاتێکی فەلەحەکان کردویانە هەوا ڕوتوبەتێ لێی با و گەشە بکات بەڵام تا ئێستا نەبووە بەڵام ئیشەڵاوە تقریبا چین 27 ئیشەڵا وا تەسەورەکە وا تەوەقع ئەکرێت لە دەیەکی یەکەمە یعنی سەیەکی یەکەمی مانگی نۆڤەمبەر یعنی تشتینی لە ئەوە تشتینی دووەم کە مانگیان زەکات باران ببارێت بە تایبەتی لە 4 و 5 3 و 4 و 5 باران ببارێت تاوەکو 10 و 11 ئەم بارانە زۆر بینە سەبەبکەش هەر ئەوەیە خەریکین نزمە پەستانی ئەوروپا کێشەش ئێنێت یعنی ڕووی ئەکێشێ بۆ لای ئێمەشەوە کە هێنای ئێمە ئەکەین و ژێر پەستانێکی نزم هەوای شێدارمان بۆیە لە بەحری لە دەریای ناوەڕاستەوە لەوێشەوە خۆی بەرزە پەسانە لە خولگەکانەوە تێکەڵ ئەبن خەستە بێتەوە بارانە بارێ هیچ ئەم بارانە تقریبا لە تاوەکو بەغا ئاگات زۆریشی بارانی مامناوەندی و هینا تا لافاو ئەوانەی لێ ناکەوێتەوە خۆی مەسلەی لافاو چییە؟ خواکە بارێ ئیشەڵا زەرە ناگەڕێ جوان ئەزای جوان لەم مختیا نامانوێت لافاو با لە زانە لافاو بێ ئەزای بۆچی چووکە لافاو یعنی ئاوەکە ناوەسێت ئەڕوات ئەرسووتی لێ نابوو لێشاو ئەیبا سیولێ دروستەکات و زەرعات و تۆمەوەکەش لەگەڵ خۆیان بات و هیچمان نەکرد پێویستمان بە نمەبارانە نمە بارانەکەش مەسەن با کەم بێت بەڵام با 3 سعات بارێت نەک نیو سعات و 6 ملیم ببارێت ئەوە تایە چین نەوەڵە 2 سعات و 20 ملیم ببارێت ئەوە باشترە باشە دکتۆر بابەتێکە هەیە هەر لە ڕووی زانستیەوە ئێمە زۆر جار کە باسی کەش و هەواکەین ئەبیبی بەستینیشەوە بە خاکەوە یعنی ئێستا بینیت هەر خۆمان بڕێن سێرکەین خاک پێکاتەکانی هەمووی گۆڕانکاری بەسەرهاتوە یعنی هەستەکەین خاکمان بەرەو مردن ئەڕوا یعنی زۆر جار ئێمەمانوت مناو بین دەستمانە کرد بە خاکە کۆمەڵێک خوشۆک و کرم و ئەم بابەتانە هەبوو ئێستا هیچی نەماوە یعنی ئەم گۆڕانکاریانە و ئەم وشکبوونەوەی خاکەش ئەمە کاریگەریە کا لەسەر کەشوهۆی ئێمە هەموو شتێک سەیەکە بیئە کەشوها پەیوەندی بە بیئەوە هەیە یعنی ژینگەش پەیوەندی بینەوە هەیە مەسەن تۆ سێرکە کورد وەختی خۆی نووسی وتێتی باران ڕەحمەتە بەڵێ ئەگەر باران ببارێت ئەو زەویە چەندها گۆڕانکاری بەسەرابێ بەتایبەتی تروبەکەی یعنی بڵێن گڵەکەی بەڵام ئەگەر باران نەبارێت ئێستا تۆ سەیرەکەیت هەچی گیان لەبەر هەیە لەناو ئەو گڵەیە پێویستی بە ئاوە هەموو شتێک پێویستی بە ئاوە ئەمرێت ڕاستە لە ناو ئەچێت طبعا ئێستا ئێمە زۆر کەس وازانێت مێرو ئەو بەعزە شتانە بۆ زەرعاتی ئیسفادەی نییە زۆر لە نۆع مێرو ئەو شتانە کە لە ناو زەرعاتان ئیسفادەی هەیە کە ئەوانە لە ناو چوون طبیعەت و پێک هاتە و
پیتینینەکە گڵەکە ئەگۆڕێ بالفعل زۆر ڕاستە. باشە دکتۆر بابەتی کەش هەیە من پێم خۆشە باسیکەم چکامە نمونەی لەسەر هەیە و دەرەنجامەکەشیمان بینی یەکێک لەو وڵاتانەی کە ماوەی 10 ساڵی دانابووی کەم کوڕاکارێ بەسەر خۆیان بێنێ وڵاتی چینە بەو ڕێژە زۆرە دانیشتوانەوە بۆ لەبەرەوەی وڵاتی چین وای لێهاتە بوو بە تایبەتی گوێچێک لە شارە هەرە گەورەکانی تۆکیۆ باشە وای لێ هاتە بوو دەمێک گرتە بووی خەڵک تووشی زۆر نەخۆشیە ژاپۆنیا چین لە چینە باشە لە چینا بوو بەڵێ دەمێک گرتە بووی تەمەکە خەڵک بەرەو مردنێ برد نەخۆشی زۆر درێژخایانی خراپیە برد باشە هاتن ئەمان چارەسەری گرفتەکانیان کرد بۆ نمونە کارگەکانیان دوورخستەوە ئۆتۆمبیلیان کرد بە ئۆتۆمبیلی کارەبایی کۆمەڵێ بارودۆخی ژینگەکان چاکرد دەرەنجامەکان بینی کە ژینگەیەکی ئێستا تەندروستیان هەیە ئەمە گەر بەبەستینەوە بەلای خۆمانەوە من بە یەک نمونەی باسیت چەند مانگێک کارەباکەمان بۆ بە 24 کاتژمێری باشە سێرەکەی مۆلیدەی گەڕەکەکان نەماوە هەسەکەی دووقەڵی سەر سلەیمانی نەماوە ئەمە بۆکو نمونێ باسکەی ئەگەر ڕێژەی ئەم ئۆتۆمبیلانە و ڕێژەی کارگەکانیش دوورکەونەوە ئەم گۆڕانکاری بەسەراییانە زۆر جوانە سێرکە خۆی قەتیزبوونی زەوی ببوورە قەتیزبوونی گەرمی دوو سەبەبی ڕئیسیە یەکیان مرۆییە یەکیان سروشتیە سروشتەکان یعنی لە دەست ئەمەیانە لافاوە باغابات سوستانە یان بورکانە ئەمانە ئەوانە زۆر هینە بەس مرۆیەکە خۆی بەدەستی خۆی مەسن بۆ نمونە معامل هەچی ئەو کارگانە هەیە هەمووی بە سوتەمەنی ئیشەکان بە هینەکانی سەرچاوەکانی نەوت و ئەوانەی پترۆڵ ئەمانە هەمووی غازی مەسن کاربۆن دایۆکسایدە میتانە ئەو غازە کبریتاتە ئەوانە هەمووی بەرز بێتەوە ئەبێت هۆی تێکدانی چی طبقەی یەکەمی ئاسمان کە پێ وترێت ترۆپۆسفیر ئەمە تێکی ئەیە کە تێکیە هەمووی بەسەر یەکەوە ئەگۆڕێت کەواتە گۆڕانکاری لە کەشوهەوا یعنی گۆڕانکاری لە زۆر شتا بێت یعنی لە مەسن کەشوهەوا خراپ بێت یعنی ژینگە خراپە بێت والله ڕاستە یعنی وەلو ئەمە هەر کەس دیعاە بۆ خۆی کات ئێمەکە و کەشناز دیعاە بۆ خۆمانەکە جەماعەتی ژینگەش یعنی من ئەڵم ئەگەر کەش جەوەکەمان کەشەکەمان تێکچوو بیئەکەشمان تێکەچێ ئەوانە لەنە ئەگەر بیئەکە تێکچوو کەشەکەش تێکەچێ هەردووکش ڕاستە یعنی وەکو عملەیەکی دوو ڕووە بەڵام ئەگەر هاتوو مەسەڵن بۆ نمونە ئەگەر باران نەبارێ ئەگەر مەسەل وشکە ساڵیەکی زۆر بخایێنێت سەوزای و بی ئەو شتانە تو هەتا هەچی 100,000 درەخت بڕێنی کە ئەو نەبی ئایبی یعنی کەواتە ناژیت کەواتە گۆڕانکاری لە کەشوهەوایە عنی گۆڕانکاری لە بیئەشابێت لە ژینگە شابێت نەخێر ئەو گۆڕانکاری زۆر تەسیری ئەبێت بۆ کەشوها دکتۆر ساڵانی پێشوو ئەمان بینی هەوای تر ساردی ئەکرد هەوا وردە پاکتر ئەبوو بۆ نمونە ئەو خۆڵبارینە کە بەداخۆ ئێستا زۆرێک لە ڕۆژەکان هەر ئەبینین دەستبەردارمان نییە ساڵانی پێشوو لە وەرزی سەرمای وردە ڕۆژەکان کە خۆڵبارین وای زۆر کەمە بوو بەس ئێستا بەو شێوەیە نییە ئەم خۆڵبارینەمە بەس نوێ هەتاکودێ هەر زۆرە کە تەنانەت لە وەرزی سەرماشە هەر ئەمان بێت خۆی مەسلەی خۆڵبارین سێ-چوار سەبەبی ڕئیسی هەیە یەکی لەوانە وشکە ساڵیە وشکە ساڵی وای لێ ئەکات کە ئەو گڵێکەوە تەڕ نییە و ڕەتب نییە و شێدار نییە بە کەمترین هەوا بە کەمترین گۆڕانکاری لە پەسانە بێتە هۆی بەرزکردنەوەی و بارینی اینجا ئەمە دوو جۆری هەیە یەکیان مەحەلیە لای خۆمانەوە هەنییان گلۆبڵیە زۆر جار ئێمە لە خۆمانەوە بمانە بەس کەمترە لەکوێوە دێ دکتۆر بەسم بۆ نمونە ئەگەر هاتوو ئێرە کەوتە ژێر پەستانێکی بەرزەوە یان پەستانێکی نزمەوە عاتن بەستانی بەرزەوە تۆزە جیاوازی لە پەستانی بەرز لە بینی ڕوومادی و بەغاب بوو مەسن ئەویان 1010 بوو ئەویان 1011 بێت یعنی یەکی فەرقە ملیباری فەرقا کە کاتی 1.1 ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی بايكي روي يعني رياح سطحية چی لەگەڵ خۆیان بێ هەڵەگرە پەسانە بەرزەکەی کە تۆزێ بەرزرە بۆ ئەوی ترکە کەمترە ئەمانە محەلین
چارەسەرەکرێ بە ڕواننی قەڵغانێک لە سەوزایی بە چوار دەوریان بە هینکردنی چاراکرێت بەڵام بەعزەیەک تر هەیە مەسم ئێستا لەو فەرتری پێشووترە دوو هینمان بۆ هات نەگەشتە ئێمە هەتا بەغا دیا لە عباقوبە و نەجەف و کەربەلا ڕۆژ ئەوانە لە سووریا هاتبوون بەڕاستی ئەمانە بەڕاستی ئەوانیش جەوەکەیان خراپ بووە وشکە ساڵیان بەسەر هاتووە بۆ ئێمە هات وەجبەیەکی تریشمان هەیە دەمە و بەهارە لە باکووری ئەفریقاوە بۆمانە ئەوە لە جیاوازی پەستانایە خەمسینی پێوەترێت دەقی من مانگ نییە 50 ڕۆژ دوو مانگ شتێک کەمتر ئەخانە تاوتاوە ئەمانە خۆی هەیە تەبیعەتی جیاوازی پەستان لە بینی ئێمە و دەریا و لەگەڵ ئەو شکانی کەوا لە باکووری ئەفریقاوەیەت ئەمانە کۆتایی نایەت ئەسە مەسەن بۆ ئەوروپا تەبوتۆزی کەمە لە سەهشتای وەقتەکانی لەژێر نزمە پەسانان ئێمە بەعکسەوە لە سەهشتای وەقتەکانمان لە بێشمان نەکە هینایی بەستانی بەرزین لەبەر ئەوە هەوای بینمان بۆ نایەت ئێمە هەوایەکی شێدارمان بۆ نایەت لە ئێمەوە تەپوتۆزەچین لەو فتریا وڵاتانی دراوسێمان ئێمەیان تاوامەران کرد بوو کە ئێمە تەپوتۆزیان بۆێنی نەخێر ئێمەش بۆمانیت پاشماوەکەی ئێمە بۆ ئێوەشیت باشە دکتۆر لە کۆتایی گفتوگۆکانمانم پێم خۆشە بکەین سەر کۆمەڵی هۆشیاری سەرەتایی خۆمان کە هەموو جارێک باسیەکەین ینی هەر یەکمان خۆمان بە بەرپرس بزانی بەرامبەر کەشوهەوە ینی بەرامبەر ڕێژەی ئاو بەرامبەر بەکارێنانی ئاو بەرامبەر ئەوەی کە چۆن خۆمان ژینگەکەی خۆمانە پارێزی ینی من وتم لەوانەیە بوو وڵاتێکی وە کوچین ببرن وتم تۆشەوە لە هینابانە هۆن کۆنگەڵم باسی هۆن کۆنگەکەم ینی لە خێزانێکە لەوانەیە یەک ئۆتۆمبیلە بێ ئۆتۆمبیلەکەش بۆ یەک ڕۆژیان بۆ کاتێکی تایبەتی خۆیان بەکاربێن ئێستا لە بەردەرگای ماشەڵا 5 ئۆتۆمبیل هەیە ینی سۆندەکە هێنە دەرەوە ئەم ڕێژە ئاوە زۆرە ڕوا کازانی ئێمە سەرچاو ئاوی ناخۆش سەرچاو ئاویەکەمان دوکانە کەم پێشتر باسم کرد کەمی کردووە یعنی ئێمە چۆن ئەتوانین ئەم هۆشیارە سەرەتایانە لە خۆمانەوە دەست پێ بکەین خۆمان بەرپرس بزانین زۆر جوانە سێرکە یعنی بەڕاستی خەڵک ئێستا زۆر وشیار بووە بەڵام تەطبیقی ناکە باوەڕکە جاران بە 5-6 ماڵ تەلەڤیزیۆنێکی ئێستا لە ماڵی وایە 3 تەلەڤیزیۆن هەیە هەڵامە ژوورێتیەتی جاران ئێمە ئیخبارێکی عالەممان بە 4 ڕۆژ پاش خەڵکەکە پێگەشت ئێستا بە مۆبایلەکەت یەکسەر مباشر بۆ دێن وانە بەڵام خەڵک خۆی ئەو شتانە بە تەطبیقی ناکەن قسەکەی زۆر جوانە مەسەڵ من بێم لە جیاتی ئەوەی 3 سیارم هەیە هەرسێکی بەرمە دەرەوە خۆی وایە چار نییە عیلەکەشم چارە خۆی بردۆمیش بردوم ینی چارم نییە دکتۆر ئەمە و کێشەی هۆکاری گواستنەوەی گشتیمان شەکەمە ئەمانە بەچی ئەکرێ ئەوەیە مەسن بەنیسبەت ئەوە بێنین زیاتر ئەو وزانەی کە بەکاری ئەهێنین بێ بە وزەی تازە بووە تاقە متەجەدیدە ینی ڕینیوبڵ ئینەرژی زۆری سیارەکانمان بکەین بە سیارەی کارەبایی اینجا گواستنەوەی گشتی زۆر کارا بکرێت نەک گواستنەوەی تایبەتی هەر کەسە و سیارەی خۆی هەبێت و ئەوە بکات مەسەن بە دوو خەت هەبێکی بچێتە سەرچنارێکی بچێتە بەکرجوویەکی بێ بۆ توی مەلیک ئیبراهیم ئەحمەد ئەمانە با ڕێگا هەبێت ئەو ساگە من کە بزانم پاسێ بەخوا سیارێ خۆم نابم مەعمەلەکانمان هینەکانمانە هەمووی فلتەری بۆ دانێ پاکرێتەوە اینجا پارێزگاری بکرێت بە ئەو ئاو شتێک کە هەمانە بەڕاستی ئاو یعنی بەڕاستی مشکلەیە ریسایکڵ بکرێتەوە بەکار بێنرێتەوە بۆ پاکرێتەوە ئەوی بۆ زەرعات ئەوی تر بۆ بەکارهێنانی بۆ شتی تایبەتی تر نەوەڵە پێویستیمان بەوەیەکەوە یعنی پێویستە بەرنامەیەک دانێ بۆ ئەو شتانێکەوە مەسەن ئێوە تەسی لە خەڵکەکە زیاترەکەن وەکو من یەک جار جوێی لە منە بێت بەڵام هەموو ڕۆژ گوێن لە ئێوە بێت وانە ئێسا من ئەو بەرنامەیە من یەک جار بگوێ لێ یعنی بڵێ کاکە پێویستە تۆ ئەمە بکەیت لە سەیادەشی بە قسە بکە هەرق باشە دەیەکەی تریش چاو لە دەیەکی ترەکە ئەو بیستەکەش ئەڵێ باشە کەم کە عالەمە وای گلکو بۆم نیژوانەکەم ئەوە بێ لەوانە بێ بە 40-50 یعنی باوەڕکە یعنی شتی سێرە جێرنەوە لە خارج یعنی پیرۆژ نییە کە عمری
2 ساڵی نەماوە بەس کە ببینی گوڵێکی سەرجیاتەکە لێکەی تۆ لێو تو ڕابێت چا سێرە وعیەکە لە ئێمە وڵی دکتۆر جا خۆڵا منەوە بەچای خۆم بینیومە ئەنی لەوانەشە زۆربەی هاوڕێیانمان لە وڵاتانی دەرەوە بینیمانە ژنێکی زۆر پیرە جانتایەکی پێ عەربانەکەی لە باتی گۆچان جانتایەک و عەربانەیەک هەڵەگرێ ئەگەڕێ ڕات هەم وەرزشێک بۆ ئەژنۆکانی سەحر بینیومە گەنج بووە کۆلاکەی خواردو دەبەکەی فڕێەوە نە هاواری بۆ کردو نە قسەی بێ کۆلاکە و کردو تێ ناو جانتاکە کە ئاوڕیەوە تۆ خۆ نیشتیمانی ئەوەی تۆ نییە پێ ئەڵێ منە بخاکەم خۆشەیە یعنی هیوادارم ئێمەش بتوانین هەست بۆ بە پرسیارێت تێ بکەین خۆی ئەوەیە ئێمەش زۆر جار لێرە دکتۆر بڕواکە ئێمە زۆرینەی پێشێکی بەیانیانمان چ من چ سەحر چ هاوکارەکانمان لاەنە کاری بابەتی زۆر گرنگی ژینگەیمان بەلاوە زۆر قسەی لەسەرەکەین هۆشیاری لە پێش هەموویەتی یعنی دەبێکی پلاستیک مناڵە لە ئۆتۆمبیلەکەی باوکی و فراتە خوارەوە ژینگە پیسە بێت ئەمە شتێکی زۆر سادێ هەتا ئەگاتە شتە گەورەکانی کارگەکانش ئێمە دەستخۆشی لە تۆکەین زۆر سواز بۆ زانانی هیوادارین کە بینی بمانی تۆ بڵین دکتۆر ماشەڵا ڕێژی ئاومان باش بووە چاک بووەتەوە ناخۆی ئەبارێ بەس ئیشەڵەمانی 12 ینی جێنیۆی فێبروەری ئەبارێت ینی ئەم ساڵ بێ باران نابین ئیشەڵڵا هینەکان سیستەمەکان مۆدیلەکان ئەڵێ بارانباریمانە بێت ئەم جارە دکتۆر دوعاکەن ئەڵێ خوای نزمە پەستان لەژێر کاریگەری نزمە پەستان نابین دەستەکان بەخێر دەست خۆش